بەداخەوە دیاردەی ژن کوشتن بە پاساوی شەرف و توندوتیژی دەستبەژنان لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی مەترسیدار زیادی کردووە بە شێوەیەک بە پێی ئامارەکانی دەستگا پەیوەندیدارەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لە ساڵی 2010 تا 2020 502 ژن کوژراون بە پاساوی شەرف و 5878 سکاڵا لەلایەن ژنانەوە تۆمار کراوە کە توندوتیژیان بەرامبەر کراوە و پێویستە هەمومان وەکو ڕێکخراوەکان و ئێوەی بەڕێز و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی نەتەوە یەکگرتووەکان کامیشە هاوکار و هەماهنگ و پاڵپشتی بەرگریکاری مافی ژنان و مافی مرۆڤ بوون لە کوردستان و عێراق و هەموو جیهان ئەو سزانی کە لە ناو یاسای عێراقدا هەیە کە کوردستانی شکاری پێیەکە ئێمە بە یاسای 406 بە 409 مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە ئەکرێکە ئەمە زۆربەی جار کە بێجگەلەوە یاسایەکی ترێ لە ساڵی 2000 کە حکوومەتی عێراق دەری کردووە بە هیچ شێوەیەک سزای ئەو کەسە نادرێت کە ژن یان دایک یان کچیان هەر کەسێک نزیکی خۆی بە پاساوی شەرف بکوژێت کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە ڕاستە لە هەرێمی کوردستان هیچ بەو یاسایە ناکرێت کە لە ساڵی 2000 دەرچووە بەڵام یاساکانی تریش پێویستە هەموار بکرێن و چکی زۆربەی کات ئەو تاوانبارانی کە ئەم تاوانانە ئەنجام بدەن لە دوای ماوەیەک لە ڕێی سڵح بێ یاخود لە ڕێی هەر شێوەک لە شێوەکان بێ سزاکانیان ئەو سزانە نییە کە ببنە عبرەت بۆ کەسانی تر ئێمە داواکارین ئەو یاسانە دووبارە هەموار بکرێتەوە و ئەو دیاردەی ژن کوشتن و کچ کوشتن و دیاردەی توندوتیژی لە هەرێمی کوردستان و عێراقیشە بنبڕ بکرێت.